کاتێ دەوترێ دنیا پێشکەوتووە و جیهان بۆتە گوندێکی بچووک، ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی تەکنەلۆژیا بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆ بینیوە و لە سەرجەمکایەکانی ژیاندا کاراسانی کردووە بۆ مرۆڤەکان بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە سوود لە گۆڕانکاریە خێراکان ببینین. ئەوم بەستش دیارە نایانەوێ خەڵک وشیار بێتەوە، نایانەوێ خەڵک بەدوای بابەتی جدیا بڕوە. بابەتی جدیش کە تۆ بتەوێت بابەتێکی جدی بێ بتەوێتەوە ئیسە بۆ گەنجی ئەم سلێمانی ئەنگەنجی هەولێرە چۆنە بێت بۆ ئەو مهم نییە چ مۆدیرێک هاتوتە ناوکایەوە چ مۆدیری هاتوتە ناو سوۆشال میدیاوە کێ نازانم چ سارێکی پێ ئەمانە بۆ ئەوە گرنگەکە معاشەکەی نییە، پارەی پێ نییە، ینی پارەی لە فێکی پێ نییە، پارەی گیرفانی پێ نییە، پارەی داهاتووی پێ نییە. سوۆشال میدیا وەک بەشێ لەو تەکنەلۆژیا نوێیی بە سەرجەم سێکتەر و بەش و تۆڕەکانەوە بۆتە بەشێکی گرنگ و دانەبڕاوی کۆمەڵگا و تەواوی مرۆڤایەتی داگیر کردووە. ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ژیانی ڕۆژانەماندا و کاریگەری فراوانی هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگا و بۆ هەر کەسێ دەرگایەکی کراوەیە چونکە هەرکەس بێوێ دەتوانێت زۆر بە ئاسانی لە ڕێگای تەنها هەژمارێکەوە ببێتە بەشێ لەو دنیایی کە دروست کراوە و لە ڕێگای موبایل و ئامێرە زیرەکەکانەوە. کاریگەری ڕاستی من باغ زیاتر بە بابەتە بە سوودەکان دەدەم، زائیدی چ نووسینی باش بێت وتارە ئاینیەکان بن ئەو کەسانێک کە پسپۆڕن لە بوارە دەروونزانی و پزیشکەکان گوێلەوان دەگرم وەکو لایەنە خراپەکانیش کاریگەریان هەوە بەڵام هەوڵم داخۆیان لێ پارێزم، ینی چۆن دەڵێ وەکو فلتەرکردنێک بۆ سەرجەم بابەتەکان بەکاری دەهێنم، ینی تۆ ناکرێ کاتی خۆ لە شتی بێسووددا خرج بکەیت. دادێ گرفتەکان لە ناو تاکەکانی کۆمەڵگا و بە تایبەت گەنجان ڕوو لە زیادبوونە و دۆخەکە وای لێ هاتووە گەنجان ناتوانن بەبێ سوۆشال میدیا تەنها چرکەیەکی ژیانیان بەڕێ بکەن و وەک ئاڵوودەبوونێک هەڵسوکەوت لەگەڵ سوۆشال میدیا دەکەن. سوۆشال میدیا کاریگەری هەیە بە تایبەتی لەسەر عایلەکان، بە تایبەتی لەسەر گەنج. جاری وایە گەنج سەعاتێک لانی بۆ دوکتۆر بەختیار ئەڵێ ئەگەر تۆ بەس فەیسبوک بکەیتەوە لانێکم نی سەعاتی بۆ دامنێ، ئەگەر ئەوانی تر بکەیت تۆ نی ساعت بۆ سێ چارێکی بۆ دامنێ. ئەڵێ بە تایبەتی بۆ کەسانی کە لە پۆلی شەشەکە ئیمتیحانیان هەیە پێویستە کە بەرگی ڕەشی لێ بدەیت و دای بخەیت. توێژەرێکی کۆمەڵایەتی پێی وایە وەک پێویست سوود لە تەکنەلۆژیا وەرنەگیراوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە هۆی دوورخستنەوە و لێکترازانی کۆمەڵایەتی. سوۆشال میدیا وای کردووە دوورەکانی نزیک کردوێتەوە و نزیکەکانی درخستوێتەوە. جگە لەوەش بابەتگەلێک زوو لە سوۆشال میدیا دەوروژێت کە ئامانجلەیی سەرقەڵکردنی کۆمەلگایە بەشتی لاوەکیەوە. لە زۆر ڕۆوەکرێمە بەڕاستی هەڵوێستە لەسەر چۆنێتی بەکارهێنانی سوۆشیال میدیا، چۆنێتی هەستکردنی بە بەرپرسیارەتی تاکەکانی خۆمان بکەین کە بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەین. تۆ لەو شوێنەیە کە ناونیشانیشت دیار نییە، بەڵام لە هەر شتێکەی نووسی کە بڵاویەکەیتەوە ئەخلاقیان لێ بەرپرسیاری پێویستە ئەو بەرپرسیارەتی هەڵبگری بزانی ئەو کەلیمەی تۆ دروست ئەیڵێیت ئەینووسیت بڵاویەکەیتەوە ڕەنگە کەسایەتی کەسێک لە بینبەرێ ژیانی خێزانێک تێبدا. بۆی بەڕاستی تۆخکردنەوەی هەستی بەرپرسیارەتی لە تاکەکانە پێویستە کاری جدی لەسەر بکرد لەلایەن و کەسانەوە کە خۆیان بە دڵسۆزی کۆمەلگا ئازانن. سوۆشال میدیا پانتایەکی بەرفراوانی ژیانی تاکەکانی کۆمەلگای داگیر کردووە و کاریگەریەکی بەرچاوی هەیە لەسەر پەروەردە و خێزان ڕنگدانەوەی زۆری هەیە. زۆر جاریش کاریگەری نەرێنی لەسەر لایەنی کۆمەڵایەتی جێدەهێڵێت، تەنانەت خراپ بەکارهێنانی سوۆشال میدیا ڕووداوی نەخوازراوی لێکەوتوتەوە. ساگار ئەرسەلان، شارپرێس، سلەیمانی.